لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی هاوین و گەرما ڕەوشی ئاوارەکانی نیشتەجی هەرێمی کوردستان بەرەو خراپی دەچێت. بەشێک لە ئاوارەکانی کەمپی عربەتیش دەڵێن تا ئێستا هیچ ئامێرێکی فێنەکەرەوەیان وەرنەگرتووە. لەگەڵ ئەوەشدا بڕی ئەو کارەبایی لە ڕۆژێکە پێیان دەدرێت زۆر کەمە و ناتوانن ئیشوکارەکانیانی پێ بکەن. خۆ بە شەو ناتوانن بخەون لەم خێمەدا، بڕۆژ ناتوانن گەرمایە، نەموبەڕێدیە، نەتەلاجەیە، ئەو مەناڵان لە دەروە ئاخەون بە شەو دوو پیشکەن مار هەنا. ئێمە نازانن چۆن بکەن، هیچ بۆمە ناین، حکوومەتی مەرکەزی هیچ بۆمە ناکە و ئەوەش کەس بۆمە هیچ ناکە لە مەوضوعانە. بەهۆی گەرما و لەمبوونی ئاوی پێویستەوە چەند جارێک شەڕ لە نێوان ئاوارەکان ڕوویدا و 4 حاڵەتی جیابوونەوەش تۆمار کراوە. بەشێک لە ئاوارەکانیش دەڵێن پلەی گەرمای ناو خێمەکان بەرزە و ناتوانن تێیدا بژین. عندنا المخيم يعاني من مشاكل حقيقية يعني مو مبالغة. ئێمە لە شەرم خێمانەدا ژیانمان زۆر خراپە. کاربای نیشتمانی بەکەمی پێمان نەدرێت. هەندێکات پلەی گەرمی ناو خێمەکان دەگاتە 150 پلە و ژیانمان زۆر ناخۆشە. ئێمە داوای زۆر ناکەین، تەنها ئاوی خواردنەوەمان بۆ دابین بکەن. على كون دقيقة داخل الخيمة تصل 55. کەمپی عربەت لە ئێستادا زیاتر لە 20,000 ئاواری تێدایە کە لە شنگال و کۆبانەوە هاتوون و بەشێکیشان عەرەبن. بەڕێوەبەری کەمپی عربەت دەڵێت تا ئێستا حکوومەتی عێراق هیچ بودجەیەکی بۆ ئاوارەکان خەرج نەکردو. حکوومەتی هەرێمی کوردستانیش بەهۆی قەیرانی داراییەوە ناتوانێت پارەیان بۆ خەرج بکات. ڕاستی وەزارەتی هیجرە و مهاجرین بەغا کردووە لە ڕێگەی بەڕێوەبەراتی ناحیە و پارێزگا و بەڕێوەبەراتی کۆچ و کۆچبەرانی سلێمانیەوە کە وەزیری هیجرە و مهاجرین باڵێنی پێیاوین هەر خێزانێک مبەڕدەیەکی بۆ دابین بکە لەبەروی حکوومەتی هەرێم لە ڕووی داراییەوە توانای نییە بێگومان لەسەر حکوومەتی بەغدادا ئەو شانەش دابین بکە بەڵێنیان پێداوین لە نزیکترین کاتە هەموو خێزانێک مبەڕدەیەکی بۆ دابین بکات. بەڕێوەبەری کارگەڕەی لەقی سلێمانی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقیش ڕایگەیاند لە ئێستادا نووسراویان ناردۆ بۆ وەزارەت و لە 2 هەفتەی داهاتوودا ئەو پێداویستانە دەکاتە دەست ئاوارەکان. ئێمە لە ڕۆژی 95 تا 25 سەردانی کەمپی ئاوارەکانمان کرد تاوەکو بە شێوەیەکی مەیدانی لە بارودۆخی ئاوارەکان تێبگەین. بۆیە بڕیارماندا 1600 تەنکی ئاو لەگەڵ 1600 مبەڕیدا بۆ ئاوارەکان دابین بکەین بە چاودێری جەنابی وەزیر. تا ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 1,500,000 ئاوارە بوونیان هەیە کە لە کەمپە جیاوازەکانی شارەکانی هەرێمی کوردستاندا نیشتەجێ کراون. زۆربەی ئاوارەکانیش خەڵکی خۆرئاوای کوردستانە. شاکار نووری NRT سلێمانی.